سڵاوی خواتان لەبێت ئازیزان و خۆشەویستان بێت. لەو چەند ڕۆژەدا ڤیدیۆیەکم بینی کەوا باسیەوەی دەکرد ئای خراپە بۆ دیزاینەران واروها جێگەی دیزاینەران دەگڵێتەوە. بۆیە من لەو ڤیدیۆدا پێت تا دەڵێم بۆچی من لەگەڵ ئەو قسەیەدا نیمە، واروها پێشتان دەڵێم بۆچی ئەو قسانە ناڕاستە و ئای زۆر گرینگە بۆ دیزاینەران، نەک جێگەیان دەگرێتەوە بەڵکو هێزێکە، هێزێک سەر و سروشتیە بۆ دیزاینەران. بۆی لەو ڤیدیۆدا تەواو بینەریمە و پێت دەڵێم ئای بۆچی گرینگە، واروها چۆن بەکاردێ و کامە ئایش گرینگە بۆ دیزاینەران. هەندێک کەس کە دەبینین ئای لۆگۆ دروست دەکات و مۆدبۆرد دروست دەکات و وێنەی نیگارکێشی دروست دەکات و یعنی وێنەی غێر واقعی یان وێنەی واقعی دروست دەکاتە ڕاست و ناڕاست، یان لای ئاوە دروست دەکات یانی یان وێبسایت یان زۆر لەو بابەتانە دەترسێت، دەڵێت نا دێگیر دەکات و ناوا دەکات وا دەکات. نەخێوانیە. با پێتان بڵێم بۆ وانە ئای دیزاینەر قەت جێگیر ناکات. لەبەرچی؟ لەبەرەوەی دیزاین جوڵاندنی عاتیفەی خەڵکە، یعنی چارەسەرکردنی کێشەیە، باشە؟ چارەسەرکردنی کێشەیە، جوڵاندنی عاتیفەی خەڵکە، دروستکردنی هەست و سۆزە لە ناو دیزایندا، یاخۆد جوڵاندنی دڵی ئینسانە. جاری وا هەیە تۆ دەبێت لە دیزاینەکە داوا بکەیت کابرایەکە هەست بە غەریبی بکات، دەریان وای لێ بکەیت کابرایەکە هەست بە دڵخۆشی بکات، یان وای لێ بکەیت کابرایەکە هەست بە دڵەنجی بکات، باشە؟ یانی دیزاین جوڵاندنی عاتیفەی خەڵکە، چارەسەرکردنی کێشەیە، بیرۆکەیە، استراتیژیە. جا لەبەرەوە ئای ناتوانانی ئەو هەستانە جێگیر بکە لە ناو دیزایندا، یعنی تۆ ناتوانانی پێ بڵێ ئەو والت بینەر بکە ئەو هەستەی هەبێت، ناتوانێت. بۆیە لە کۆتاییدا هەر دەگەڕێتەوە سەر حکمدانی مرۆڤ. ئەو کەسێک کە دیزاینەکەی دەکاتە دیزاینەر دەبێت لە کۆتاییدا هەر دیزاینەر بێتن هەست و سۆزە ناو ڕسمەکە زیاد بکات، نمونە ڕەنگێکی وا بەکاربێنێت، نمونە ئینسانەکە وا لێ بکانیان هەندێک تێکەزیان هەندێک بابەت دابنێت وا بکات ئەو کەسێکەوە دەیبینێت هەستێک وەربگری، چێژێک وەربگری کەوا لە ڕواڵەتدا ئای ناتوانانی ئەو کارە بکەن. با چەند نمونەی جەسەر ئەو بابەتەی بینینەوە. نمونەی یەکەممان فۆتۆشۆپ. فۆتۆشۆپ نیگارکێشی نەکوشت، یعنی کە فۆتۆشۆپ هات ئەو کەسەی بەدەستی ڕسم دروست دەکات نەکوژرا. نەمان دیت برێن وەڵاهی ئەوە فران کەس بەدەستی ڕسمی دروست دەکرد لەگە فۆتۆشۆپ هات گولێشی لە خۆیدا، چکە ئیشی نەما شتیوانیە. یان کامێرا، ئەو کەسانێک کەوا بەدەست وێنەی خەڵک دەچێشن، یان وێنەی با بڵێن ئەو چیا و چۆل و دەشت و دەرەی دەچێشن، یەکەچی وچی با بڵێن ئەو ڤانکوغی خۆمان، ڤانکوغاوی بنقەراتێ ڤانکوغ کە باسبا بڵێن گریمان ئەوە نازانم زۆرە سەدەمی ڤانکوغی کامێرا زووتر هاتیە درەنگتر هاتێ نازانم. کە کامێرا هات ڤانکوغش خۆی نەکوشت، ئەگەر ڤانکوغش بما بە هەر خۆی نەکوشت وەبزان ڤانکوغا. کە کامێرا هات ئەو کەسانی وێنەی خەڵک دەچنیان وێنەی دابرین مەنزەڕ و سروشت و شتی جوان دەچێشن، ئەوانیش خۆیان نەکوشت. وەڵای ئەوە فران کەس خۆی ئیعدام کرد لەبەرەوەی کامێرا هات بازاڕی نەما، شتیوانە نییە. بەڵکو لێرە تا چ گرینگە؟ ئامرازەکان گەشە دەکەن، ماشە؟ ئامرازەکان گەشە دەکەن دەبی بەکاریان بینی نەک بە پاشقی، یان ئامرازەکان جێگەی بەشەر ناگرنەوە. گریمان سیارە، یان ئەوە تا با بڵێن زۆر بابەتی دی، زۆر شتی دی. ئامرازە گەشەی کردو گەیشتە ئەوڕۆ مرۆڤ هیچ پێ نادێ، بەڵکو سوود گەیاندرە بە مرۆڤیش، بەڵام دەگەر دەگەڕێتەوە سەر بەکارێنە. مەسەلەن گریمانە تو چەندی پرۆمتی جوانی بدەیە، چەندی بابەتەکە جوانبی، چەند بە جوانی باسی بکەیت، بابرین وەڵاهی فران ئەو دروستکە ئەو دروستکانی چەند بە جوانی پرۆمتەکە جوانبی ئەو ئەوەندە ڕسمەکە دۆ جوان دەکات. چەند ئای زیرێکی دەستکردە کەوا گرینگە لە بۆ دیزاینەر. یەک لەو بابەتانە ئەدۆبی فایرفڵای کەوا وێنە دروست دەکات، وێنەی واقعی یانەوە باگراوندی جوان دروست دەکات لە بۆ وێنەکەت، یان مانیپولیشن دەکات، یعنی شتی ئاسان کارێکی زۆر دەکات. مەسەڵەن منە باگراوندەکەت دەوێت جوانە بەدەست ناکەی بە زیریش دەستکردنی بەناوە لۆ دروست دەکات، یعنی ئەگەر باگراوندەکەیت واقعی بی یان غێر واقعی بی ئەو لە بۆ دروست دەکات. دوام کانڤا ماجیک دیزاین. کانڤا ماجیک دیزاین، کانڤا یعنی شتێکی زۆر جوانە بەڕاستی، یعنی هەندێک بابەتێدا زۆر نازدارە. یەک لەو بابەتانە کە لە ماجیک ستۆدیۆ هەیە ماجیک گراب. نمونە وێنەکەت زۆر پێ جوانە بەس شەخسەکتێکی دەیە، چ دەکەیت؟ لە ماجیک گراب بەس شەخسەکەی نیشان دەکەیت، ئۆتۆماتیکیان زۆر بە جوانی شەخسەکە لۆ لارەبە و کۆنتێنت ئەوەرفێڵیش دەکەی، یعنی با بڵێن ئەو لە فۆتۆشۆپ و بابەتی پێدەن چاردەورەکەی پڕ دەکاتەوە، ئەو شوێنێت پڕ دەکاتەوە، زۆر بە جوانیشی شەکلی دەکات، باشە؟
يعني ئەگەر ئێستا بێت و گریمان ئەو تووڵەمان نەبا دەبات و بێ فۆتۆشۆپ یامەتی ئیلیستریتی وەرە فراین تێکەرکەوا بکە زیان دوایە بڕۆ ئەدۆبی فۆتۆشۆپ وەرە نەفەرەکەی بە پێ تۆڵی نیشام بکە و سلێکتی بکە و دوایە ئەوە ئەکسپاندی بکە بە 2 پێکسەڵ 3 پێکسەڵی دوای کۆنتنت ئەوێر فێڵی بکە ئەها 4-5 خطوەی لە بۆ کردی یەکیش یعنی لێرەدا دیزاینەری نەکوشت بەڵکو کارە ئیزعاجەکان یان ئەو کارانێ بە تاخیری تاوەرە بە زووی تێپەڕەدا سێم میت جۆرنی یان داڵئی ئەوان لە بۆ مۆدبۆردی یان شێوازی خەیاڵی شتی جوان ئەوانە زۆر گرنگن و لە گرنگترین باش فیگما AI بە لۆ یان UX مەسەرەن ئەها UX ئەو بابەتانە مەسەرەن گریمان دیزاینکردنی وێبسایت دیزاینکردنی ئەپ فیگما AI لەیاوت لۆ دروست دەکات پێت دەڵێت چ بکەیت چ نەکەی شتەکان باوە هەنی زۆر بە جوان لە بۆ ڕێک دەخات ئەو ئامرازانە جێگیری بەشەری نینە جێگەری دیزاینەران نینە بەڵکو ئامرازانە تەنها سوودگەیانە بە دیزاینەران و سوودگەیانە بە بەشریەت و یعنی وا دەکات ئیشەکان سەریعتر بڕەوە بەڵام دووبارە لێرەدا پێم وتی دەبێ بزانی بەکاری بێنی لێرەدا دووە هەڵبژاردنت هەیە یان ئەوە تا فێری AI نابی بە پاش دەکەوی ئیشی پێ ناکەوی دەڵی خراپە هەڵبژاردی دووەمت یان خۆت لەگەڵ ئامرازەکان دەگونجێنی و خۆت فێر دەکەی و زۆر بە باشیش ینی با بڵێن ئیشەکان زۆر جوانتر دەی بەرەو پێشتر دەڕوا فکرەت دەبۆ دێشتت دەبۆ دێ خۆت باش دەزانی کارگەرە دوکانە کتێب یان تو فرۆشیاربی کڕیار حەزی لێ چییە کڕیار حەزی لێ گەیانر خێرابی یعنی گریمان هەر کە تەلەفۆنی کرد ئەشەیەکەرێت و تەڵەب کرد یەکسەر بگاتە پێش دەکەی کڕیار حەزی بەوەیە ئەی تەواو کەواتە ئایش لێرەدا بە حەزی دیزاینەران ئیشەکانی زۆر تەواو دەکات وەلە کۆتایی دەڵێم ئەو کەسانێکەوە دەڵێن AI خراپە بەڵێ AI خراپە ئەگەر لێی بترسی وەگەر نەزانی بەکاری بینی زۆر خراپە مەڕاستی خراپە ئامرازەکان گەشە دەکەن و سوودگەیانەکەش بۆ مرۆڤە دەبی بۆ خۆت لەگەڵ ئامرازە خۆت بگونجێنی و خۆت فێرکەی و جیالەوە ئیشەکان سەریعتر دەبی چونکە ئەگەر ئەتوو بە خۆت بتەوی ئیشی خۆت سەریعبی ئیشی خۆت جوانتربی دەبی بەکاری بینی بۆ بۆیە لە کۆتایی پێت دەڵێم خۆت فێری AI بکە یان خۆت فێری ئەو ئامرازانە بکە هەر ئامرازی بی لە ئامرازەکان کەوا ئیشت دەبۆ ئاسان دەکات ئیشەکانی خۆت گەشە پێ بدە و پەرەی پێ بدە و هەروها ئەگەر بێت و ئەتوو لەگەڵەوە ئامرازە خۆت بگونجێنی ئیشت جوانتر دەبی ئیشت نوێتر دەبی فکرەی نوێت پێ دەبی بۆیە لێرەدا هاتینە کۆتایی و ئەگەر توێ زانیاری تەواو زیاترت هەبی لەسەر ئەو بابەتانە یاخۆت فێری AI بی یاخۆت بزانی چ شتێک زۆر گرنگە یاخۆت فێری دیزاین بی یان فێرکاری یان هەر بابەتێک لە بابەتەکانی IT تەکنەلۆژیا بێتە ناو قاڵبی تەکنەلۆژیا سبسکرایبم بکەوت لە بیری مەکە کورتاوەر هەمیشە لە خزمەتی تاک بە تاچی گەلی کووردا وێ لایک و کۆمنت دەبیر مەکەوە سبسکرایبی تو بکەشم کە و جوین تیلگرامەکە بە چونکە لە تیلگرامەکەمدا چەند شتی جوان و ڕاقیماندانە و فۆڵێک تۆ کەش بکە زۆر جار شتی لێدا دەرم لە یوتیوبی دانانێ